بەڵێ ئازیزان لەم تۆرەشدا ئەمەژە بە ڕۆڵی شوێنەواری گەشتیاریەکەین زین تا چەند ئەتوانرێت هەم گەشتیاری هەم شوێنەوارەکان پێکەوە ببەسترێتەوە ببێت بە پێگەیەک داهات بۆ هەرمی کوردستان بۆ گفتوگوی زیاتر بە میوانداری مامۆستا هاوار نەجمەدین خوێندکاری دکتۆرا لە شوێنەوەڕناس بەخێر بێ مامۆستای ساز بە ئامادەبوون. زۆر سپاس یەوەشەکەم کام دەرفەتان بۆ من قسان. ئەمێ بزانم خۆی شوێنەوار چییە چۆن ئەبێ گرنگیان پێ بدرێت تا کۆ بکرێن بە شوێنێکی گەشتیاری بۆ سەردانی کەرە. بەڵێ شوێنەوار هەموو ئەو کەروپە لە مادیانە یاخود ئەو شوێنانەیە کە شوێنەوار دوو جۆرە گوازراوە نەگوازراوە ئەوانەی کە نەگوازراوەکانن ئەو شوێنەوارانە کە سابتن لە جێگاکانە بۆ نمونە قەڵاکان یاخود ئەشکەوتەکان گوازراوەکانیش ئەو شوێنەوارانە قەبارەیان بچووکە کە مرۆڤ توانای گواستنەوەی هەیە زۆرێک لەمانە ئەبرێتە مۆزەخانەکان و لە مۆزەخانەکانە بەپێی ئەو تەسەلسولە باوڵێن پیشانە درێن لە شوێنەوارەکانە کاکرێنە وێزگەیەکی ڕاکێشانی گەشتیار و ڕاکێشانی و خەڵکانی کە سەرنجێکیانە یاخود حەزێکیان هەیە بۆی کە شتێک لە مێژووی وڵاتان و ناوچەکان شارەزایی ببن. باشە گەر باسی شوێنەوارەکانی کوردگشتی باسی ئەو بکەیت کە شوێنەواری کوردستان لە چی ئاستێکدایە تا چەندێک کوردستان دەوڵەمەندە بە شوێنەوار و جیاوازەکان خۆی ناوچەکەی ئێمە توان بڵێم کوردستان بەگشتی یەکێکە لەو ناوچانەی کە زۆر دۆڵەمەندە بە شوێنەوار و یەکێکە لە ناوچە سەرن ڕاکێشەکانی جیهان چکە بەشێکە لە ناوچەکانی زاگرۆس ئەم ناوچێنە مەڵبەندێکی دێرینی شارستانێتی مرۆڤە زایدەن بەشێکە لە وڵاتی ناوەندە و ڕووبار کە وڵاتی ناوەندە و ڕووبار لەگەڵ وڵاتی نیل کە مەسڕەکات ئەم دوو شوێنەوارە یەکێکن لە شوێنەوارە هەرە گرنگەکانی جیهان لەسەر ئاستی جیهانیش نەکرد لەسەر ئاستی ئەم ناوچەیە و لە زۆرێک لە زانکۆکانی جیهانە پەیڕۆ پرۆگرامی خوێندن ئەم ناوچەی ئێمە بەشێکە لە مەنهەجی یاخود پرۆگرامی خوێندنی زۆرێک لە زانکۆ جیهانیەکان بۆیە ئەتوان بڵێم جێگای گرنگی و بایەخێکی زۆرە و لەم ناوچەی ئێمە هەموو ڕەگەزە شوێنەوارەکانی نیشتەجێبوونی مرۆڤ کە ئەتوانین بڵێن لە دێر زەمانەوە مرۆڤ هەر لە قۆناغەکانی پێش مێژوو ئەو کاتی کە ئینسان لە ئەشکەوتایە ئێمە نمونەی چەند ئەشکەوتێکمان هەیە لە کوردستانە کە ئینسانی نیاندەرتاڵی تیان نیشتە جێبووەکو ئەشکەوتی شانەندەر یاخود ئەشکەوتی هەزار مێرد کە بەرامبەر شاری سلێمانیە ئەم ئەشکەوتانە توانم بڵێم 100,000 ساڵ پێش ئێستا یاخود ئەشکەوتی هەزار مێرد 50,000 ساڵ پێش ئێستا ئەم ئەشکەوتانە مرۆڤی کۆنی تیا ژیاوە لە چاخە بەرتینەکانە هەروەها گوندی بێستان سوودمانێ ئەو کاتی کە مرۆڤ ئەچێتە پێدەشتەکان ئەشکەوت جێهێڵێت توان بڵێم ئەو کاتی کە بەرگی دڕندەی لە خۆی تا ئەندازەیەکەوەی کە مرۆڤێکی کێوی و یێتە پێدەشتەکانەوە نیشتە جێبێت لەو قۆناغا ئێمە نمونەمان هەیە لە کوردستانە گوندی بێستان سوورە کە بۆ یەکەم جار ئینسان چۆن مەسەلەن گوند بنیا دەنێت و چێتە لای ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاون و سەرەتای بنیادنانی گوند و سەرەتای فێربوونی ئەوەی کە پێڵێن ئاژەڵداری هەروەها بەخێوکردنی ئاژەڵداری و هەروەها چاندنی کشت و کاڵ و ئەوانە با بڵێن ئەم قۆناغە لە کوردستانە ئامادەی هێدا بەدای گوندی بێستان سووریش دەتوانم بڵێم گوندی چەرمۆش هەروێزگەیەکی گرنگی قۆناغەکانی پێشمێژووە لە کوردستانە ئەم قۆناغەش ئامادەی هەیە لە کوردستانە ئێستا ئەم شوێنانە بوونەتە جێگای سەرنجی زۆرێک لە تیمە بیانیەکان دێن بەردەوام کارەکەن لە ناوچەکەی ئێمە. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم کە هەبوونی شوێنەوار شوناسی مرۆڤایەتی و ئەو وڵاتە و ئەو ناوچەی پیشانەت گرنگی پێدان بەم شوێنەوارانە لە هەرێمی کوردستان چۆن ئەبینی بە بەراورد بە شوێنەوارەکانی کە لە ڕۆژئاوا و وڵاتانی دراوسێدا بوونی هەیە. بەڵێ خۆی ئێمە بەهۆی پیشەکەمانەوە ئەتوان بڵێم دەرفەتیەوەمان بۆ ڕەخساوە زۆرێک لە ناوچە شوێنەوارەکانی جیهانمان بینیوە سەردانی زۆرێک لە مۆزەخانەکانی جیهانمان کردوون بەڕاستی توان بڵێم لە وڵاتانە بایەخێکی زۆر هەیە بۆ ناوچە شوێنەواریەکانەوە توانیویانە کاری زۆر جدی و کاری زۆر باشی تیا بکەن کە ببێتە جێگای سەرنجی خەڵک بۆ گەشتیاری و بۆ بینینی ئەو ناوچە شوێنەواریانە توانیوێتی کار بکات کاری زۆر جدی بەڵام بەنسبەت ناوچەکەی ئێمەوە خۆی کاتێک کە گەشتیار ڕوو لە ناوچەیەکە کات ینی خاڵی زۆر جەوهەری ئەوەیە کە تۆ
توانی بێت ئەمن و ئەمانێکی ئەمە خاڵێکی زۆر جەوهری چکەین مرۆڤ کاتێک حەز لە ئەوە کا بچێت گەشت بۆ ناوچەیە بکات یعنی خاڵی هەرە سەرەکی ئەوەیە بیر لە چەند مەسەلەن پارێزراوە چکە تۆ بۆچی گەشتەکەی بۆەوەی کە لە جەنجاڵی و لە ئەو چوار دیواری کە بەردەوام تێیدای هەست بە جۆرێک لە مەلەلەکەی پێت خۆشە لەم جۆغرافیایە بێتە دەرەوە بچی ناوچێکی دی ببین بۆیە خاڵی هەرە سەرەکیەوەیە کە تۆ توانی بێتت ئەو ناوچەیە خۆتا ئەمان بۆ ئەم خەڵکە بەرجەستە بکەین بەڵام بەداخۆ ئێمە ناوچەکەی ئێمە لە بەرەوەی ناوچەیەکە توانم تا ئەندازێکی زۆر بڵێم هەر لە دێر زمانیشەوە بە درێژایی مێژوو ناوچەیەک بووکە بەردەوام لە ململانێ و سەراحە بووە کە ئەمە کاریگەری زۆر خراپی هەبوو بۆ تێکدانی ناوچە شوێنەواریەکان و باشە مامۆستا دەمێ بپرسم شوێنەوارەکان چۆن بپارێزرن هەروە چۆن بکرێن بە شوێنێکی گەشتیاری خۆی لە ڕاستیا بۆ پاراستنی شوێنەوارەکان بەنسبەت هەرێمی کوردستانەوە خاڵی هەرە جەوهەری بە بڕۆی من پەیوەندی بە پەروەردەوە هەیە ینی تا چەند بتوانین ئێمە چ لە پەروەردەی خێزانە چ ئەوەی کە پێڵێن خوێندنگە تا ئەچێتە زانکۆ چەند مەسەلەی ئێمە بتوانین لەم پەروەردە کلتورێک بۆ ئەم مناڵە بۆ نمونە بەنسبەت خێزانەوە چەند بتوانین ئەم مناڵە وا پەروەردە بکەیت کە گەورە بوو زانیاریەکی بۆ ئەم شوێنەوارانە یاخود بۆ کەلەپور ئەم شوێنە کەلەپوریانە هەبێت چکە مرۆڤ سروشتی وایە شتێکە کە زانیاری نەبێ بەرامبەری هیچ شۆرە ئینتیمایەکی بۆی یاخود هیچ جۆرە خۆشەویستی و هیچ جۆرە حەز و نابێتە جێگای سەرنجی بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن شتێکی دەربارەی ئەم شوێنەوارە زانی شتێکی دەربارەی ئەم شتە زانی باخی پێ ئەدا ڕێزی لێ ئەگرێ گرنگی پێ ئەدا یعنی مەسەلەن زۆرێک لە ناوچە شوێنەوارەکانی ئەمە ڕوبەڕووی زیان بوونەتەوە بۆ نمونەیەکی لە شوێنەوارەکان کە لە ڕێی دوکانە ناوچەی چەمی ڕێزانە قسەخابانی پێڵێن زۆرێک لە گەشتارەکان ڕۆشتون بە پمپێک یادگاری لەسەر نووسی بوو نازەم ئەو شتانێکە بە خیاڵی هاتووە لەسەر دیواری ئەو شوێنە لە کاتێکە ئەمە یەکێکە لە شوێنەوارە هەرە گرنگەکانی ناوچەکەی ئێمە ئەمە ناسنامە و کەلەپوری تۆیە ینی ئینسان لە هەر جۆغرافیایەکە بەڕاستی کەلەپورەکەی مێژوەکەی شوێنەوارەکەی ناسنامەیەکە ڕێگە لەمانە بگرێت خۆی بە دەرەجە یەک ئەوەی کە من ئاماژەم پێکرد لایەنە پەروەردەیەکەی کەەوە ئەرکی خێزان ئەرکی ناوەندە پەروەردەیەکانە بەداخۆم لە مەنهەجی خوێندنا ئێستا بەجۆ لەو بارە پسپۆڕم بەڕاستی تەرجومەیە ڕای هاتووە تەرجمەی عەرەبیەکەی کردو نەهاتووە مەسەن بە جۆرێکی وادای ڕێژێت کە سەرنجی تۆ ڕاکێشە حەزی لێ ناخۆشترین دەرسێک کە ئێستا وای کردو ئەو تەرجمەش وای کردووە یعنی دەرسێکی زۆر ناخۆشە لای تەلەڤیزیۆن کە بەڕاستی ئەمە بێ دەستکاری بکرێ وای لێ بکرێت بە جۆرێک بێت بە جۆرێ بێ ئەم گێڕانەوەیە کە سەرنجی تۆ ڕاکێشەوە باەخ لای تۆ دروست کات بۆ ئەم مێژووە ئەم جۆرە لە مەنهەجا هەیە بەڕاستیەوە بێ دەستکاری بکرێت تێبینێکی زۆری لەسرە زایدن ئەکەوێتە سەرەوەی کە پلانی حکوومەت و باەخی خەڵکی ئێمە ئەوانێکە لە ئاستی دەسەڵاتان بۆ ناوچە شوێنەوارەکان چونکە ئەم ناوچانە دوجار ڕەبتە بنەوە بە گەشتیاریەوە لە جیهانە ئەمە وایە چونکە گەشتیاری خاڵێکی زۆر گرنگە بۆ هەموو وڵاتانی دنیا ئەتوانم بڵێم لە دوای نەوتەوە گەشتیاری بە پلەی دوو هەندێ بۆ سەرچاوی داهات بۆیە ئەگەر مثلن چەند بتوانین ئەم شوێنەوارانە بپارێزین چەند بتوانین پارێزگاریان لەکەین کە ئەوکەوێتە سەر ئەرکی دەسەڵات کە پارێزگاری لەم ناوچە شوێنەواریانە بکات و نۆژەنیان کات چکە بەردەوام شوێنەوارەکان لە ژێر هەڕەشان چه هەڕەشەی ژینگەی بێ ئەوەی کا ڕۆژانە ساڵان و ماگانە میبینین بە هۆکاری ژینگەی باران و کەش و هەوا و گەرمی و ساردی کەمانە ڕاستە خۆ کاریگەریان هەیە لەسەر شوێنەوارەکان و ڕۆبەڕووی لە ئەمانە ساڵانە ئەم شوێنەوارانە پێویستیان بۆ هەیە نۆژەن بکرێنەوە چاودێری بکرێن زائیدەن ئەوەی کە ڕێگە بە خەڵک نەدرێت کە دەست درێژی بکاتە سەر ئەم شوێنەوارانە چونکە پلانی ئاوادانکردنەوەی شارەکانە بەڕاستیە بێ تەرکیز بکرێتە سەر شوێنەوارەکان هاوڵاتی مافیەوەی نییە کە دەستکاری ئەم ناوچە شوێنەوارانە بکات زۆرێک لە گەڕەکەکانی شار گەڕەکی دێرینن بۆ نمونە لە شاری سلێمانیا گەڕێکی سابوونکەرانی هەیە خود لە شارەکانی ترا زۆرێک لە شارەکانی کوردستانە گەڕێکی جوولەکە نشینمان هەیە ئەم گەڕەکانە بەڕاستی پێویستیان بەوە هەیە پارێزگاریان لێ بکرێت و نەهێڵێت لە پلانی ئاوادانی شاران خەڵک
بە ئارەزوی خۆی تێکیاندا بە ئارەزوی خۆی بینای بازرگانی چونکە ئەم گەڕەکانە زۆرێکیان ئێستا لە ناو سنتەری شارەکانن. سنتەری شارەکان بۆ نمونە ئێستا زۆرێک لە وڵاتانی ئەوروپا سنتەری شارەکانیان کردوتە شوێنێکی گەشتیاری زۆرێک لە ناوەندی شارەکان پێڵێن ئۆڵد تاون. ئۆڵد تاون لە زۆرێک لە شارەکانی ئەوروپا توانم بڵێم هەیە. ئێستا خەڵکێکی زۆر سەردانی ئەم شوێنانە قسەکانی سەرەدا تا ئاماژە بۆ تیمی بیانیە مەبەست لەوەی هیچ تیمێکی کورد نییە بۆ خوێنەوارەکان هەم ڕووپێوی هەم پشکنی توێژینەوەی لەسەر بکەن. بەڵێ بەم ساڵانی دوایی کە بەشی شوێنەوار لە زانکۆکانی کوردستانە ئەتوان بڵێم لە 2000ەوە کە ئەو بەشە دروستە بێت کادیرێکی زۆری شوێنەواری لە کوردستانە دروستە بێت کە ئێستا زۆرێکمان گەشتوینەتە پلەی دکتۆرا و پلەی بەرەو سەرش. ئەم کادیرە شوێنەواریانە یاخود زۆرێک بە کالۆرۆسیان تەواو کردە لەم بوارە کە ئێستا لە زۆرێک لە دامەزیستگاکانی حکوومەتی هەرێما ئیشەکەن یا هەندێکیان هەر سەربەخۆ ئیشەکەن. ئەمانە توان بڵێم کاریگەریەکی زۆریان هەبوو بەڵێ تیمان هەیە ئەمە توانم بڵێم ئەو تیمانەی کە لە زانکۆکانی جیهانەوە لە زۆرێک لە زانکۆکانی جیهانەوە دێن هەروەکو پێشتر شاماژەم بۆ چونکە ئەم ناوچەی ئێمە ناوچێکی دۆڵەمەندە بە شوێنەوە کە بەشێکی تا ئێستا لە ژێر خاکە کەشف نەکراوە بۆیە پێویستی زیاتری بە دوواداچوون و لێکۆڵینەوە هەیە بۆ ساختکردنەوەی ئەو مێژوە دێرینەی کە لەم ناوچەی ئێمە هەیە. ئەو تیمە بیانیانە کە دێنە کوردستانەوە لەگەڵ لایانی بەرپرس و لایانی پەیوەندیدارە ڕێکەوتنەکەن و بە گوێرەی ئەو ڕێکەوتنە زۆرێک لە تیمەکان هاوبەشنیسم بۆ خۆم لەگەڵ یەکێک لە تیمەکانە کە لە دەشتی شارە زورە لە گوندی بێستان سووری شەکە من لەگەڵ ئەو تیمە ئیشەکەم کە تیمێکن لە زانکۆی ڕیدنی بەریتانیاوە هاتوون. ئەوانە ئیش لەسەر ئەو ناوچەی ئێماکەن و هەوڵی ساختکردنەوەی مێژوەکەی دن کە بەڕاستی توان بڵێم کارێکی باشیان کردو چکە ئێستا ئەو شوێنەوارە بۆ تێکێک لە شوێنەوارە جیهانەکان و لە لیستی شوێنەوارە جیهانەکانە تۆمار کراوە. باشە تۆش ئاماژە پێکرد ئێمەش دەزانین کە کوردستان بۆ شوێنەوارانە پێگەیەکی هەیە لە جیهاندا تا چنێک گرنگی دراوە بەم شوێنەوارانە کە بکرێ بە شوێنێکی گەشتیاری واتە هاوڵاتیان لە دەرەوە بێن سەردانی ئەشکەوتەکانی ئێمە بکەن سەردانی گوندە کۆنەکانی ئێمە بکەن گەڕەکە کۆنەکانی ئێمە بکەن. ڕاستەکەی ئەتوانم بڵێم وەکو پێویست کاری بۆ نەکراوە بەداخەوە ئەو سیاسەتی کە لە وڵاتی ئێمە ئیشەکە چاوی لە کارێکە کە داهاتەکەی ڕاستەوخۆ بێتە دەستی واتە وەکو بۆ نمونە ئێستا تەرکیزی سەرەکی خۆ سەرنجی سەرەکی لەسەر نەوتە کە ئەگە بەهات بێ مەسەلەن سەرنج بخرایە سەر لایانی گەشتیاری و ئەوی بەڕێز باست کرد لایەنە شوێنەواریەکان و لایەنە گەشتیاریەکانی ئێمە مەسەلەن گرنگی و بایەخی پێ بدرایە و بوو بژێنرایەوە توان بڵێم سەرچاوەکی گرنگی دیکەی داهاتە بوو بۆ ئەم وڵاتە زۆرێک لە ناوچە شوێنەوارەکانی ئێمە توان بڵێم پێگەی شوێنەوارە جیهانیەکانی هەیە و ئەتوانرێت مەسەلەن زۆر کاری گرنگی بۆ بکرێت بۆ نمونە ئەوەی کە باسیم کە ئەشکەوتی شانەدەر من سەردانی یەکێک لە ئەو شوێنانم کردووە کە لە ئەڵمانیا دۆسەلدۆرف مۆزەخانەیەکە کە بۆ مرۆڤی نێردەرتاڵ دروست کراوە بۆ یەکەم جار مرۆڤی نێردەرتاڵ لەو جێگایە دۆزراوەتەوە بۆهۆی ئەوەی کە بۆ یەکەم جار مرۆڤی نێردەرتاڵیان لەو شوێنە دۆزیوەتەوە تا توان بڵێم سروشتێکی هاوشێوەی سروشتی ئەشکەوتی شانەدەری هەیە کە مرۆڤی نێردەرتاڵ لە ئەشکەوتی شانەدەریشا دۆزراوەتەوە هاوشێوەی ئەو مرۆڤە ئەوان هاتوون بۆ نمونە لە ئەڵمانیا هاتبوون لە تەنیشت ئەو شوێنە کە مرۆڤی نێردەرتاڵی تا دۆزراوەتەوە ئەشکەوتە مۆزەخانەیەکی زۆر جوانی گەورەیان دروست کرد بوو کە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار لە جیهانەوە ڕووی تێئەکات ئەم مۆزەخانەیە لە شێوەی ئەشکەوتێکە ئەچیتە ناوێ ینی ئەحساسێکی وا بۆ دروستە بێت کە ئەگەڕێتەوە بۆ ئەو زەمەنی مرۆڤی نێردەرتاڵی تیا دروست بووە و گەشتێک بە نێو ژیانی ئەو مرۆڤاکەی ئەو ئاوڵاز و ئەدەواتانی بەکاری هێناوە شێوازی ژیانی پەیکەریان بۆ ئینسانەکان دروست مرۆڤەکان دروست کرد بوو واتە کەشێکیان بۆ تۆ ڕەخسان بوو بێتە جێگای سەرنجی تۆ بێتە هۆکاری ڕاکێشانی تۆ کە ئەمە لە ڕووی مێژوویەوە گرنگی و بایەخێکی زۆری هەیە هەروەها لە ڕووی گەشتیاری و داهاتیشەوە داهاتێکی باشی هەیە بەڵام تەماشاکەی ئێمە لە کوردستانە هاوشێوەی ئەو ژینگە و هاوشێوەی ئەو مێژوە و هەموو ئامادەکاریەکانی ئەومان هەیە بەڵام بەداخەوە نەمانتوانیەوە کە منتیقەی ئەشکەوتی شانەدەر منتیقەی ناوچەی ڕواندز و
گەلی عەلی بەگو ئەو ناوچانەی کە ناوچێکی زۆر گەشتیارین و ساڵانە خەڵکێکی زۆر ڕویان تێکە بۆ نمونە لە پاڵەوە ناگە بەهاتە ئەشکەوتی شانە دەریشت مۆزەخانێکی لەو شێوە پێ دوای بۆ بەدەستێنانی داهاسوود لە پێگە و شوێنەوەرەکانی کوردستان وەرناگیرێت؟ نەخێر بەتاکید تا ئەم ساتێمەوە تۆ قسەی تیاکەین بە شێوازێک لە شێوازەکان نەتوانراوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ناوچەکەی ئێمە هێشتا نەمانتوانیوە وەکو پێویست بیناسێنین هێشتا وەکو پێویست نەمانتوانین بەتایبەتی کوردستان نەمانتوانی و لە ڕووی جیهانیەوە ئیژی بۆ بکەین و بێتە جێگای سەرنجی خەڵکەوە خاڵی جەوهەریە بۆ ڕاکێشانی گەشتیا تا ئێسش کوردستان لە ڕۆ ئەمنیەکەی و بەشێکە لە عێراق نەمانتوانێت ئەو جاکاریە بکەین چونکە زۆرێک لەو تیمانەی کە باسم کرد پرسیاریان لێ یەکەنی ئەمە ئەڵێ تاو کاتێ توانین باوەڕ بە خێزانەکەمان هێنین بۆی بین لێرە ئیش بکەین زۆر زەحمەتە کێشین چونکە ئەوان وەکو عێراق تەماشا ئەکەن ینی بە بەشێکی لە عێراقیان ئەوەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕوئەدا پێیان وایە لێرەش هەمان شتە بەڵام ئەگەر تەماشا بکەی ئێرە تا ئەندازێکی باش ئەمنەتیک و باوڵین ئاسایشێکی تیا ینی جێگای ئەوەیە گەشتیار ڕووی لێ بکات جێگای ئەوەیە خەڵکێک ئیشی تیا بکات بەڵام ئەمە نەمانتوانێت بەداخەوە ئەمە بناسیێنین بۆیە ئەوان ئەڵێ ئەمە خۆمانەچین ئیش لەسەر خێزانەکەمانەکەین تاو کاتی قەنەعەتی پێکەین ژیانمان پارێزراوە جا ئەمە بۆ ئیش ئەوەندە زەحمەت کێشی تا قەنەعەت بە خێزانەکەت و خەڵکەکە بکەی تادی لە منتقاشەکەی ئەو بۆ گەشتیاری پێم وایە زۆر زەحمەتە بێتەوە بۆ گەشتیاری بیتە ئەم ناوچێ بۆیە خاڵی جەوهەری ئەوەیە کە تۆ بیت ئاسایشی ناوچەکە و زاهیدن ئەوەی کە خزمەتی ئەو ناوچە شوێنەواریانە بکەیت بۆی سەرنجی خەڵک ڕاکێشیت بێت سەردانیان بکات. کاتە ئەو بنەمایانە چین کە بتواندرێت شوێنێکی شوێنەوارۆک و گەشتیاری لێ بکرێت و بتواندرێت پێک ببەسترێتەوە. بەڵێ خۆی ئەتوانم بڵێم کوردستان خۆشبەختانە لە ڕووی گەشتیاریەوە ئەو پایانەی کە بۆ گەشتیاری گرنگن ئامادەیەکەی هەیە تێدا بۆ نمونە کوردستان ئێستا زیاتر ناوچەیەکی گەشتیاری ژینگەییە لە بەرۆ ژینگەکەی لەبارە ناوچەیەکی چیاییە ناوچەیەکە ساڵانە بارانێکی زۆری لێ ئەبارەی ناوچێکی فێنک و دڵڕفێنە ئەمە وای کردووە کە ئامادەی ناوچەیەکی گەشتیاری تابێ بۆیە ساڵانە ئەمە لەسەر ئاستی ئەم جۆغرافیا با بڵێن جۆغرافیاکی بچووکە خەڵکێکی زۆر سەردانوانەکە بەڵام ئەگەر مەسەڵەن بتوانیت کاری بۆکەی لە داهاتوە توانین بیکەیتە ناوچەی گەشتیاری جیهانی بەڵام ئەمە کارکردنی ئەوێت ئەمە پلانی ئەوێت و ئەمە دوجار بەستنەوەی ناوچە شوێنەواریەکانی ئێمە ئەوێت بە گەشتیارێکەوە کاتێک خەڵکێک ڕوو لە ناوچەکەی تۆ ئەکات تۆ توانی ڕایکێشی بۆ ناوچە گەشتیارەکان بۆ نمونە ئێستا من بۆ خۆم کە لە هەڵەبجا دانیشم هەڵەبجە ناوچێکی گەشتیاری زۆر گرنگە چ لە ڕۆژینگەیەکەوە چ لە ڕووی مێژوویەکەوە تۆ ئێستا ساڵانە خەڵکێکی زۆر ڕوو لەو ناوچەیەکە ناوچەی هەورامانی لەگەڵە ناوچەی ئەحماوە ناوچەی گەشتیاری زۆر باشە هەڵەبجە تۆ بێ مەسەڵەن خزمەت بکەی بە ناوچە مێژووی شوێنەواریەکانیشی یاخود هەڵەبجە ئێستا بە ئوپەیە کە ناوچێکە لێکەوتەی جینۆسایدی هەیە ئەتوانی مەسەڵەن کەلەپوری جینۆسایدی ئەو شارە بەدەر لە مۆنۆمنتەکە لە ناو هەڵەبجەشە کۆمەڵێک وێستکێتکێک ئەمڕۆستە لە جیهانە ئیش لەسەر ئەم شوێنانە شەکرێت بۆ نمونە تۆ زۆر گرنگە جێگایەکی وەکەوەی کە عومەری خاوەرتیا شەهید دەبێت گەشتارێک بینی ئەم جێگای پێنیشاندوی وە لە جێگاکە مۆنۆمنتێک بۆ عومەری خاوەر دروستکەی زۆر زیندووترە لەوەی کە تۆ بێی لە ناو مۆزەخانەیەەکە یا لە ناو مۆنۆمنتەکە تەنها ڕسمێکی پێنیشان بدەیت ئەوە زیندووترە کەواتە تۆ ئەتوانی مەسەڵەن خەڵک ڕاکێشی بۆ ناو شارەکان بۆ ئەو شوێنانێکە تایبەتمەندیەکی کەلەپوریان هەیە یاخود هەر لە هەڵەبجا بوون ئێستا ئێمە گەڕەکی جوولەکەکانمان هەیە بەداخەوە ئێستا زۆرینەی خانوەکانی وێران بووە نەتوانراوە نۆژۆن بکرێنەوە ڕۆژانە ئێستا خەڵک تێکیانەدات هەروەها هەر لە ناو ئەو ناوچەی ئێمە گوندێکی وەکو گوندی هاوار هەیە کە ئەمە تایبەتمەندێکی ئاینی هەیە کە ئێستا زۆرێک لە ناوچە گەشتیارەکان ئەتوانین بڵێن کە تایبەتمەندی ئاینی هەیە زۆر گەشتارمان هەیە لە جیهانە گەشتیارێکی ئاینیە بنمونەی خەڵکی سەردانی نەجەف و کەربەلا ئەکات یاخود ئەو خەڵکی کاچێ بۆ ئەمرە بۆ سعودی ئەمە گەشتیارێکی ئاینیە لە هەمان کاتە ئێمە توانین مەسەڵەن ئەو ناوچانەی کە هەڵگری تایبەتمەندێکی ئاینی کەلتورێکی ئاینین بۆ نمونە گوندی هاوار یاخود بوون نمونە ناوچەی یزیدی نشینەکان یا ناوچەی کریستیان نشینەکان
ئەمانەش ئەکرێ بکرێنە ناوچەی گەشتیاری و سەرنجی خەڵکیان پێڕاکێشێ بەڵام حقیقت پلانێکی ئەوتۆنیە بۆ ئەوەی کە ئەم لایەنانە ببوژێنرێنەوە و بکرێنە جێگای سەرنج و باخی خەڵک تەنها ئێمە ژینگەکەمانێ ژینگەکە شتێکی خواکردە بەڕاستی دەستی ئێمەی تیانە لە دروستکردنیە شتێکی خۆ بەخۆی خەڵکیش حەزی لێ دێ سەردانی ئەو شوێنانەکە بەڵام ئایا چەندیش ئێمە توانیومانە خزمەت بەوەش بکەین کە سروشت پێی بەخشیوین بەڕاستی لەوەشا ئێمە هەتوان بڵێم کەم و کوڕیمان هەیە بۆ نمونە ئێستا تەماشای زۆرێک لە ناوچە گەشتیارەکانەکەی ئەو خەڵکە بە ئارەزوی خۆی ئەو شاخانەی داتاشیوە و ڕێگە و بانانی داتاشیوە یاخود تەماشاکەی پلانێکی ئەوتۆنیە بۆ گرنگیدان بۆ ناوچە شوێنەواریانە تەماشاکەی هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی هەیە تۆ کە دەی ئەم ناوچەیە نۆژە نەکەیتەوە یا تەنانەت لە دروستکردنی دوکانێکە کە بۆ گەشتیار دێت سوودی لێوەرەگرێ بەڕاستی پێ ڕەچاوی تایبەتمەندی ئەو ناوچەیەکەی لەسەر شێوازی ئەو دیزایانی ئەو ناوچەیە دروستی کەیتەوە بۆی گەشتیار کە هات ئەحساسی یاخۆی هەستێکی وای لێ دروست بێت کە هاتۆ تۆ ناوچەیەکی ڕەسەن بەڵام ئێستا تەماشاکەی لە هیچ کام لە ناوچە گەشتیارەکانە ڕەچاوی ئەو تایبەتمەندی ژینگەیە نەکراوە یاخود زۆرێک لە ناوچە گەشتیارەکان تەماشاکەی بۆتە جێگای مەترسی بۆ خەڵکانێکە سەردانێکە چونکە باشە مامۆستا من دێمەوە سەر شوێنەوارەکانی خۆمان لە هەندێک قسە ئاماژت بەوە کرد کە زیاتر تیمە ڕۆژئاوایەکان یاخود بەیانەکان یان لە کۆڵینەوەی بۆ دەکەن و بەشێک لە کوردیشی تێدایە بۆ نمونە خۆت دەمەوێت بپرسم کە ڕستەکان بۆ دۆزینەوەی شوێنەوارەکان ئایا لێرە وەکو پێویستە بۆچی زیاتر پشت بە وڵاتانی دەرەوە دەبەسترێت؟ ڕاستیەکەی بەشێکی پەیوەندی بۆ هەیە وڵاتانە لە مێژە کار لە مەجالەکە ئەکەن یانێ توان بڵێم لە بیداەتی سێدەکانی سەدەی پێشووترەوە و زۆر کۆنتریش ئەو وڵاتانە ئەزمونێکیان هەیە زانکۆکانیان ناوەندێکی گرنگی توێژینەوە لەم مەجالە لەم بوارە بۆیە ئەوان ئەو کادرانی کە پێیان گەیانن هەڵگری باگراوندێکی زۆر کۆنن و ئەزمونێکی باشیان هەیە ئەمە بێجێ لەوەی کە زۆر جار ئێمە پێویستمان بە تەکنەلۆژیا هەیە بۆ ئیشکردن لەو بوارەکەم تەکنەلۆژیایەک ئەتوانم بڵێم لای ئێمە ئامادەیی نییە زۆر جار پێویستمان بەوە هەیە بۆ لێکۆڵینەوەی بابەتێکی شوێنەواری مادەیەکی شوێنەواری پێویستمان بۆ هەیە بینێرین بۆ مختبەر بۆ ئەمریکا یاخود بینێرین بۆ مختبەر بۆ هیچێک لە وڵاتانی دیکە ئەم مختبەرانە ئەم لێکۆڵینەوە ناوەندە لێکۆڵینەوانەی کە لە وڵاتانە هەیە کە زۆر ناوەندی لێکۆڵینەوەی شوێنەواریان هەیە ئەمە لە وڵاتەکەی ئێمە ئامادەی نییە هەروەکو ئاماژەشم پێکرد چەند ساڵێکە ئێمە ئەم بەشەمان هەیە و کادری هەیە ئەمە وای کردووە کە ئێستا وردە هەنگاو بۆ ئەوانرێت جارێت تا ئێستا ئێمە بە هاوبەشی ئەیکەین هاوبەشیەکەش توان بڵێم باشە زۆر شتێکی باشە چکە ئەو خەڵکانی ئێمە ئێستم بۆ خۆم ئەزمونێکی زۆر باشم وەرگرتووە لەو بەشداریکردنە لەگەڵیانە زۆر شت فێرە بیت بەڵام بەڕاستی ئەوش ئەتوان بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین ئێمە ڕێخستنی تیا بکەین کەەوە تا ئێستا زۆر باش نەکراوە یاخود وا بکەین کە من لە داهاتووە پشت بە خۆمان ببەستین زۆر سەرنج لەسەر ئەو تیمە بیانیانە نەکەین چکە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەنی مرۆڤ خۆی دڵسۆزی ناوچەکەی خۆتی باوەڕ ناکەم خەڵکێکی بێگانە بە ئەندازی تۆ دڵسۆزی ئەم ناوچەیە بێت باشە مامۆستا هاوار نەجمەدین خوێندکاری دکتۆرا لە شوێنەوارناسی سپاس بۆ ئەمڕۆ سپاس بۆ زانیاریەکانت